لە ئێستادا بە نووسراوی سکرتارەتی ئەنجومەنی وەزیران ژمارە 15262 لە 7/12/2021 ڕەزامەندی ئەنجومەنی وەزیران وەرگیراوە بە خەرجکردنی بڕی 7 ملیار و 250 ملیۆن. نەسی بابەتەکە وەکو پێشینەیەکی مانگانە بۆ وەزارەتمان خەرج کراوە بۆ دوو بابەتی گرنگە. یەکەم بۆ پشتیوانێکی داراییە بۆ ئەو خوێندکار و قوتابیانەی کەوا پێویستیان بەو دەرماڵەیە دەبێت و هەروەها بۆ سیانەکردن و باڵێن چاکترکردنی بارودۆخی بەشە ناوخۆیەکان کە ئەوەش ئەرچی لە پێشینەمانە. هەر بۆ زانیاری بەڕێستان هەر ئەم بەیانێش لەسەر فەرمانی جەنابی وەزیر پاش ئەوەی لیژنەیەک لە ئەنجومەنی وەزیرانە و باوەڕێن نووسینگەی سەرۆک وەزیرانەوە سەردانی کردین بۆ بەدەداچوونی پێداویستەکانی بەشە ناوخۆیەکان